بەلای خۆی گەورە میهرەبان ئامادەبوانی بەڕێز خاوەن ویجدان و یاسا ناسان و موچە خۆران و مامۆستایان و هاوڵاتیانی ئازیز ئەمڕۆ لێرە لە بەردەم دادگا کۆبووینەتەوە سەبارەت بە دوایین پێشهاتەکانی دۆسیەی شەهید مامۆستا هێرش عومەر ئەو مامۆستا خۆبەخشەی وەک هەر مامۆستایەکی خاوەن ویجدان و لە خەمی گشتیدا بوو بەشداری خۆپیشاندانەکانی ساڵی 2017 کرد و داوای قوت و ژیانی سەرجەم مافخراوانی ئەکرد بەڵام بەداخەوە بە فەرمانی بەرپرسی مەڵبەندی یەکێتی کۆیە بە فیشەک وەڵامی خۆپیشاندەران درایەوە و زیاتر لە 20 مامۆستا و هاوڵاتیش بریندار بوون و لە نێویشیاندا مامۆستا هێرش شەهید کرا هەرەو کات ئێمە سکاڵای یاساییمان لەسەر بەرپرسی ئەو مەڵبەندە ڕەهبەر سەید برایم تۆمار کرد و تاوانبار فەرمانی گرتنی بە پێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی بۆ دەرچوو ئێستا دوای زیاتر لە 6 ساڵ هاتوچۆی دادگا و پێداگری ئێمەی خانەوادەی شەهید مامۆستا هێرش بۆ سەروەربوونی دادگا و یاسا و دام بە خۆداگرتنمان بۆ بە سزاگەیاندنی بکوژان و تاوانباران تاوانبار بەبێ ئەوەی یەک خولەکیش دەستگیر بکرێ بە نایاسایی دادوەر فەرمانی ئازادکردنی بۆ دەرکردووە کەم بڕیارە سەرپێچی یاسا ئەو یاسایەیە کە ئەڵێ تاوانبار ئەبێ دەستگیر بکرێ پاشان وتەی لێوەربگیرێت و دواتر بڕیار بدرێ ئازاد دەبێ یاخود نا ئەمە وێڕای پێدانی چەندین بەڵگە بە دادگا کە ئەم بەرپرسە تاوانباری سەرەکی ئەم دۆسیەیە بۆیە ئێمە بە سوپاسەوە بە هاوکاری پارێزەر عوسمان شێخ سدیق پارێزەری خۆبەخشی ئەم دۆسیە و بە ئامادەبوونی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی و دەستەی داکۆچی لە مامۆستایان و فەرمانبەران و نوێنەرانی مامۆستایانی زۆرێک لە شار و شارۆچکەکان داوامان کردووە ئەم بڕیارە نادادپەروەرانە تەمیز بکەینەوە لاگەری ئازادکردنی ئەم بەرپرسە بەبێ ئەوەی لێکۆڵینەوەی لێ بکرێت و سزای یاسایی بەسەردانە سەپێنرێ و دەستگیر نەکرێ لاگەری هەڕووداوێکی نەخوازرا و دادگا و لایانی پەیوەندیدار بە بەرپرسیار دەزانین چونکە پێمان وایە ئەگەر دەستگایەک هەیە بە ناوی دادگا پێویستە بۆ هەمووان بێت ئەگەر دادگا بۆ دەسەڵاتداران و بکوژان و تاوانباران بوونی نەبێ ئەم جۆرە لە گاڵتەجاریەی دادگا هیچ شەرعیەتێکی نییە لە لای ئێمەی زوڵم لێکراو بۆ هیوایەن دادوەرانی دادگای تەمیز وجدانی خۆیان ئاسوودە بکەن و ئەم بڕیارە نایاساییە هەڵبۆشێنەوە هاوکات تاوەکو مافی خۆمان وەرنەگرین تاوانباران دڵنیا دەکەینەوە کە دەست لەم دۆسیە هەڵناگرین و بەردەوام دەبین سپاس ئێستاش پارێزەری خۆبەخش لە ڕووی یاساییەکەوە وتارێک دەستان خۆش بێ دیارە لە ڕووی یاسایی و ئەم کەیسە شوێنی تاوانەکە شاری کۆیە بووە پێویست وا بوو لەوێ لێکۆڵینەوەی تەواو بکرێ بەڵام بەوەی ئەوەی کە دادگا لە دادگای ئەو جێگایە قەنەعەتی بۆ ئەوە دروست بوو کە ئەم تاوانە تەدەخولات لەم لاولاوە هەیە بۆ بەلاڕێدابرنی کەیسەکە بۆ ئەوەی بڕیاری یاسایی دروست دەرچێەوە بۆ ئەوەی کەیسەکە بەلاڕێدادەنبرێ بۆیە بڕیار درا لەلایەن دادگا و دادگای پێداچوونەوە کە ئەم دۆسەیە بگوازێتەوە بۆ شاری سلێمانی بۆ ئەوەی کە لەبەر ئەوەی ئەو کەسانەی کە تۆمەتبارن لەم دۆسەیەدا هەمووی بەرپرسی حیزبین بەرپرسی سیاسین و کەسی ئەمنین و پشتیوانی حیزبی و سیاسیان هەیە بۆیە لە ڕووی یاساییەوە بڕیارێکی دروست بوو بۆ گواستنەوەی دۆسیەکە بۆ شاری سلێمانی بۆ ئەوەی بەبێ هیچ شارێکە و دۆسەیە بەڕێوە بچێ بەڵام بەداخەوە دیارە ئێمە زانین دۆخی یاسایی لە هەرێمی کوردستان ناچۆنە فشارەکان هەر بەردەوام بن لەسەر یاسا و لەسەر لایەنە پەیوەندیدارەکان و تەدەخولی هێزەکان و تەدەخولی لایەنەکان بۆ بەلاڕێبردنی ئەم جۆرە کەیسانە کە تایبەتمەندیی خۆی هەیە و پێشتری چەندین کەیسی لەم شێوەیە کەیسی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی بینیمانتیایە تۆمەتبارەکان بە ئاشکرا بەبەرچاوی خەڵکەوە بکوشەکان پیاسەیان دەکرد و دواتر فلیان بەرز دەکرایەوە و فەرمانی دەستگیرکردنیان هەبوو لەلایەن دادگاوە بۆیان دەرچوو بوو بەڵام جێبەجێ ناکرا ئەم دۆسەیەش هەر وەکو هەمان ئەو دۆسێ و هەمان ئەو کەیسانە
ئەو بەرپرسانە یا ئەو کەسە ئەمنیانەی کە تۆمەتبارن لەم کەسەیە کە دیارە کەسانی معروف و دیار و ئاشکران و شوێنیان بەڵام سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 6 ساڵ بەسەر ئەم کەیسێدا تا ئێستا فەرمانەکان وەکو خۆی جێبەجێ نەکراون ئەو تۆمەتبارانەی کە دیاردان بە جۆرێک لە جۆرەکان هەموو ڕێگاکانیان گرتوێتە بەر بۆ ئەوەی دەرباز بن ولا هەندێک لایەنی پەیوەندیداری شێ دیارە دام و دەستگاکانیش لەژێر کۆنتڕۆڵی حیزبی و سیاسیدان بۆیە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ ئەم کەیسانەدا وەک پێویست هاوکار نین بۆ دادگا و بۆ یاسا بۆ ئەوەی یاسا سەروەر بێ و دەستی یاسا بگا پێیان بەڵام ئێمە بەردەوامین لە ئێستاە ئەو بەرپرسە کە لەم کەیسەیە وەکو کەسوکارەکەی سکاڵایان لەسەر تۆمات کردو بە تۆمەتباری سەرەکی دەزانن بەرپرسی مەڵبەندی کۆیە لەم کۆیسێدا هاتووە وتەیداوە و بە ئازاد کراوە بەهۆی ئەوەی کە گوایە بەڵگەنیە بەڵام ئێمە بۆ چوونمان وایە لە ڕووی یاساییەوە کە دەکرێت ئەم کەسە ڕاستەوخۆ ئازاد نەکرێت بەڵکو بە پێشەوانەوە بمێنێتەوە لە ژێر زیمەی تەحقیقاتاوەکو تۆمەتبارەکانی تریش دەستگیر دەکرێن دوا بڕیاریش بۆ دادگایە بۆیە لە بنەمان لەسەر ئەو ئەم کەیسە لە ئێستاە تەمیز کراوەتەوە لە بەردەم دادگای تایبەتمەندیایە بۆ ئەوەی بەم دۆسەیە بچێتەوانەوە وە لە دەنەتیجەش هەر بڕیارێکی کە دەرچوو ئاگادار دەکرێنەوە. بەڵێ پێشتریش لەسەر ئەرکەکەی خۆی بوو هەموو کەسانی کەش کە تۆمەتبارن نەکەرە ئەو کەسە چونکە هەموو ئەوانەی کە تۆمەتبارن کەسی ئەمنی و کەسی دەسەڵاتدارن لەم کەیسانەیە چونکە کەسی ئاسایی ئەم جۆرە تاوانانەی نەکردووە و فەرمانیان لەسەرەوە بۆ دەرچووە و پێویستە لێکۆڵینەوەیکی ورتر بکرێت و ئەم جۆرە کەیسانەوە ئەخوازێ کە زوو بڕیاری تا دەرنەکرێ بەڵکو لێکۆڵینەوەی تەواو بکرێت چونکە ئەسانی دۆخی یاسایی و دۆستی سەروەری یاسا و دەستگەیشتنی یاسا بە تۆمەتباران لە هەرێمی کوردستان ناچوانە. چەند تۆمەتباری دیکە هەن لەم کەیسەیە ئەوانیش دەستگیر کراون نەخێر هیچیان دەستگیر نەکراون زیاد لە 3-4 تۆمەتبار هەیە ئەوانە جارێ ئەمانە تۆمەتباری سەرەکین بەڵام دیارە بەهۆی هات ئەگەر بێت و ئەوانە بێن و وتیان لێ بجێ لەوانەی خەڵکی کەش تۆمەتبار بێتیانە بەڵام تاوەکو وتیان وەرنەگیرێ بەرچاو ڕۆشن نین لەبەرەوەی کە ئایا چێ لە پشت ئەم تاوانەوە چێ فەرمانی کردو بەم تاوانە چێ لەو ڕۆژەدا لەو جێگایە کە بووە چەند کەس بوون و فەرمانیان لێ و ئەو هێزە ئەمنیانە چێ بوون سەر بە شوێ بوون ئەوانە کۆمەڵە وردەکارین دیارە لایەنە پەیوەندیدارەکانیش وەکو پێویست جوابی دادگا نادانەوە بۆ ئەوی دادگا دەستی پێیان بکات کاتێک کە جواب نادانەوە ئیتر وەک ئەڵێ وتەکانیشان وەرنەگیرێ بەرچاو ڕۆشن نابێت دادگا بۆ ئەوی بڕیاری دروست لەم بارەیە. ئێستا کەش مامۆستایانی ناڕازی وتارەکیان دەبێت سەبارەت بۆ دۆسیە. بە ناوی خوای گەورەی باڵادەست. ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. بەڕێزان وەگاگەدارن نزیکەی حەوت ساڵ تێدا بەڕێت بەسەر تیرۆرکردنی شەهیدی نان و ئازادی مامۆستا هێرش کە لە بری وەڵامدانەوەی داواکانی جوانەمەرگ و هاوڕێکانی دەستێکی ڕەش بە فەرمانێکی ئەهریمەنی خوێنی ئاڵیانی ڕژاند. ئێمە لە هەرێمێکی دەست بەسەر گیراوی بنەماڵەیی داین کە ئەم دێڕێ حەزرەتی مەحوی پڕ بە بەریەتی قاتی پیاوە لەسەر ئەم ئەرزا دەبینی مەنسوور بەسەری دراوە زەنونە لە بنزیندانە. سەرانی دەسەڵات بانگەشەی دیموکراسی و مافی مرۆڤ و یاسا سەروەری دەکەن کە چی بەداخەوە لەلایەک دەسەڵاتداران نان و ماف و ئازادیان لێ دەسەنەوە لەلایەکی ترەوە دەست بە خوێنسوورانی شەهیدانی تەواوی خۆپیشاندانەکان داڵدە و دابەستە دەکەن. ئێمە وەک ئەنجومەنی سەرتاسەری مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی دوو پەیاممان هەیە. یەکەم پێویستە بکوژی شەهید مامۆستا هێرش و ئەوانەشی لە پشت فەرمانی تەقەکردن و کوشتنەوەکەوە بوون بە سزای خۆیان بگەێنرێن هاوکات هەموو دەستێوەردانێکی حیزبی و بەلاوە خستنی کەیسی تیرۆرکردنەکە ڕەت دەکەینەوە و ئیدانەی دەکەین بەداخێکی زۆرەوە لە ماوەی هەفتەی ڕابردوو بە بڕیارێکی نادادپەروەرانە دادگا بڕیاری داوە بە ئازادکردنی تۆمەتباری سەرەکی کەیسی شەهید مامۆستا هێرش. لە ئێستاشدا ئەم بڕیارە لەلایەن خانەوادەی شەهید مامۆستا هێرشەوە تەمیز کراوەتەوە. ئومێد دەخوازین دادگای تەمیز بڕیاری دادپەروەرانە بچەسپێنێت و تۆمەتبار بە سزای یاسایی بگێنن. لێرەوە ڕای دەگەێنین لە ئەگەری پەردەپۆشکردنی ئەم تیرۆرە ڕەشە وەک جوڵەکانی ڕابردوومان هەوڵە دیبلۆماسیەکانمان دەخینە گەڕ و سەرجەم نوێنەری وڵاتان و ڕێکخراوە جیهانی و ناوخۆیەکان و مافی مرۆڤ و لایەنە پەیوەندیدارەکانی بەغداد ئاگادار دەکەین. دووەم بەهێز ئەمنیەت چەکدارەکان دەڵێین ئەگەر لە خۆپیشاندانەکاندا لەگەڵ مامۆستا هێرش و شەهیدانی تر و هاوڕێکانیدا هەڵوێستیان هەبوایە
ئەگەر لە بری دەستبردن بۆ لولەی تفەنگەکانتان لولەی تفەنگەکانتان و شەکوەشاندنتان و گرتنی مافوراوانە و ئازادی خوازان لە بری بەجۆکردنی جەلادەکانی دەسەڵات پشتیوان و هاو هەڵوێستی مامۆستا هێرش و هاوڕێکانی بوونایە ئێستا هەم ڕووسور و سەربەرزی لای خوا و خەڵک دەبوون و هەمیش ڕزگارتان دەبوو لەو لە بازنەی کەرامەرشکاندن و برستیکردنەی دەسەڵات کە بە چواردەورتاندا کێشاوێتی کە ماوەی هەفتا ڕۆژە موچەکانتان پێڕەوا نابینن. بۆیە لە دۆخێکی وەک ئێستادا بە گرنگی دەزانین کە هەموو لایەکمان لە یەک بازنەی پشتیوانیدا کۆبینەوە و پشتگیری لە ماف و داخوازی ڕەوەکانی یەکتر بکەین بۆ ئەوەی هەم یاسا و دادی کۆمەڵاتی بچەسپێن هەمیش مافی ڕەوا و قوتی ژیانی دەست بە سەرگیراومان لەم دەستە نائەمینەی دەسەڵات ڕزگار بکەین. ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی